لە دانان و داڕشتن و وانە و پرۆگرامەکانی ئاین واتە پەروەردەی ئیسلامی لە قۆناغی بنەڕەتیدا تا چەندە گرنگی بە بەهامرۆیە باڵاکانی نەرمونیانی و پێکەوە ژیان و قبولکردنی ئەوی دی و ڕزکانی پرسی معریفی تازە لای مناڵان گرنگی پێدراوە؟ باری سایکۆلۆژی و هەستیاری و تەمەنی مناڵ لەو قۆناغەدا لە ڕووی پەروەردەییەوە تا چەندە لە بەرچاوگیراوە کە قۆناغی خەمڵین و پێگەیشتنی کەسایەتی مرۆڤە و ئەوەی لە فێربوون و پەروەردە لەم قۆناغەدا مناڵان وەریئەگرن دەبێ بە بنەما بۆ کۆی قۆناغەکانی ژیانی لە ڕووی دیدگای زانستی و بنەمای پەروەردەییەوە. بنەران بە ڕێز و خۆشەویست لەرکیان سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێک دێمە دیارە بە ڕێز و خۆشەویست ئەم بابەتی دیالۆگی ئەم جاری پرۆگرامەکەمانە لەگەڵ بەڕێزان دکتۆر شێرکۆ کرمانچ مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین، مامۆستا سادق عوسمان سەرپەرشتیاری پەروەردەیی قۆناغی بنەڕەتی پەروەردەی سلێمانی، هاوکات ئەندامی لیژنەی وەزاری بۆ دانان و پیاچوونەوەی پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامی بۆ قۆناغی بنەڕەتی بۆ مێدەی کە بتوانم سەرنجتان ڕابکێشین و هاوکات باسەکەشمان مای سەرنجدانیەوە بە ڕێز و خۆشەویست بە زۆر بەگەرمی بە خێراتتانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سەرتاش لە جەنابتانەوە دەست پێکەم ئەگەر بکرێت تێگەیشتنێکمان بێتێ لەسەر ئەو بەها بنەڕەتیە باڵایانی کە لە پەروەردەی ئیسلامیدا لە قۆناغی بنەڕەتیدا ئاماژەتان پێداوە یا ئامانجتانە لە ڕووی پەروەردەیەوە بە تایبەتی کە وەکو یەکێک لە دانەرانی ئەم پرۆگرامە لەسەر مێزی پرۆگرامەکەمانی. سەرەتا سوپاسی بەڕێستانەکەین بۆ ئەم بەرنامەیە. سەبارەت بە دانان و پیاچوونەوەی پرۆگرامەکانی پەروەردەی ئیسلامی بۆ قۆناغی بنەڕەتی ئەگەر تۆزی بگەڕێنەوە بۆ سەردەمێکی پێشتر ئێمە لەسەر بنەمای ئەوەی کە لە سەردەمی ڕژێمی پێشوودا داڕشتنی پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لەسەر ئەساسێکی شۆڤێنی و خۆویستی و خۆسەپاندن داڕێژراوە. دواتر دوای ڕاپەڕین و دوای ئەوەی کە کوردستانی خۆمان شێوەیەک لە ئازادی بەخۆوە بینی ئەو بەرنمەیە گۆڕانی بەسەرا هات، بەڵام ئەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر ڕسکاونەوە بە شێوەیەکی بۆ شێوەیە ناکە جێگای ئاوات و ئامانجی ڕۆڵەکانی گەلی ئێمە منداڵانمان بێت. پێشتر ئامانجی حزبی بەعزیا و فەلسەفەکەیان چی بوو لە داڕشتنی لە چۆنێتی داڕشتنی ئەم پرۆگرامە و ئێستا ئامان چییە؟ پێشتر ئەوان خۆیان لەسەر ئەساسی ئومە عەرەبیە واحیدە ذات ڕیسالەتین خالیدە کە ئەوان نەتەوەی هەڵبژێردراون و ئەوان ئیتاعە و گوێڕایەڵیان ئەساس و فەرزە لەبەرەوە هاتبوون ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانیان ئەهێنا بە شێوەیەک ئەیان چواند کە لە خزمەتی ئامانجەکانی خۆیان دابێت و بە ناوی پەروەردەی نیشتیمانی و بە ناوی تێکەڵکردنی ئاین بە نیشتمان پەروەری و بەو شێوانەوە زۆرینەی بابەتەکان ڕەنگی ئەدایەوە لەو ڕۆوە. تەنانەت حتا ئەگەر باسی گەورە بچووکیان بهێنایەتە ناو باسەکان لە پەروەردەی ئیسلامیە، باسەکانیان بەو شێوەیە ئەچواند کە ئەوان گەورەترن و خەڵکی تر ئەبێ گوێڕایەڵێن بێ. ئەمە هەستی مەبەستە گەلی سەردەستە، ئەوان مەبەستم ینی ڕژێمی باسە. باشە، بەڵێ بەو شێوەیە بوو. باشە، ئێوە چیتان کرد، چیتان گۆڕی؟ گرنگترین ئەو بنەمایانەی کە ئێوە چاندووتانەوە ئێستا چەکەری کردووە بۆ مناڵی کورد بە ئاراستەی کرانەوەی بیر، بە ئاراستەی نەرمونیانی، بە ئاراستەی قوبوڵکردنی ئەوی تر، بە ئاراستەی تەعایشکردن و مسایرەکردنی ژیانی سەردەم، ئێوە چیتان کردووە؟ ئێمە ئەم لیژنەی ئێمە لە 2009ەوە دەست بەکار بووین. پێشتر گۆڕانکاری کرابوو لەو بەرنامەیە یا لەو پرۆگرامانەی پەروەردەی ئیسلامیدا، بەڵام بەڕاستی کردوکاڵ بوو، بە شێوەیە بوو کە ئەتوانین بڵێن ناوەڕۆکی بابەتەکان، ناوەڕۆکی ئەو پرۆگرامانە یعنی وەکو عەرەبەڵ یەکاد و یەکون و خاڵی بوو لە شتێکی ئاینی و چواندنی ئاین لەگەڵ کۆمەڵگە و لەگەڵ ژیانی پێکەوە ژیان و ئەمانە. حتا بوو بەجێی گلەی و گازندەی کەسوکار و مامۆستایان و قوتابیان لەسەر ئەو بنەمایە جارێکی تر ئەم لەسەر دەمی وەزارەتی پێشوودا، وەزارەتی پەروەردەی پێشوودا کە بەڕێز دکتۆر دڵشاد پێم وایە ئەو برادەرە شارەزایانی بان کردبوو لە هەولێر کە بچنەوە بە پەروەردەی ئیسلامیە و داڕشتنێکی نوێی بۆ بکەن. ئەوە بوو لە 2009 لیژنەیەکیان داناوە بەندەیش وەک ئەندامێک کە بە نوێنەرایەتی سەرپەرشتیارەتی ئێرە و بە تەمانپەرۆشی پەروەردەی سلێمانیش بۆ ئەو بابەتە کە بەڕاستی پێویستە نوێنەری هەبێت. زۆر باشە، سەبارەت بەوەی کە بەڕێستان لە ئەدای حزبی بەعز حتمەن وەکو هەر تاکێکی کورد وەکو هەر کەسێکی دیموکراسخواز ناڕازین
لە پەروەردەی ئاینی و کۆی پرۆگرامەکانی تریش چونکە بەس ئاین نەبوو خۆتەزانی فیزیاش هەمووی کرابوو بە داهێنانی عەرەبی و هەمووی چۆنەڵی یەک پارچە کێڵگەیەک بوو بۆ چاندنی بیری عروبی و بەعسیزم لەوێدا لەوە ناڕازیت لەمەی پێش خۆشتان ناڕازیت وەڵامی پرسیارەکەم ئەوێ ئێوە چیتان کردووە کە مای ڕەزامەندی بێ بۆ خۆتان و بۆ سەرپەرشتیارانی پەروەردەی ئێمە هاتین ئەو بەرنامەی کە بە هیچ شێوێ دەلالاتی تەنانەت دەلالاتی ئەوەیشی تیابێ کە کورد وەک نەتەوەیەکی زۆر بڵێنجیاتر لە خەڵکی تر باسکرێت تەنانەت ئەویشمان هەڵ نەبژاردووە ئێمە هاتوین بە هامرۆیەکان زیاتر بچێنین لە دڵی مناڵی کووردا بە هامرۆیەکان وەک پێکەوە ژیان وەک ئەوەی قبولکردنی بەرامبەر وەک ئاماژەکردن بۆ ئاکار و هەڵس و کەوتی وا کە مرۆڤ وەک مرۆڤێک لەم سەرگۆی زەویەدا چۆن حرەکەت بکە و چۆن بزاوت بکە بۆ ئەوەی کەوا لەگەڵ مرۆڤەکانی تر بتوانێت هەڵکات و بتوانێت یەکتری قبولکات ئەمانە تەبعاً لە کۆمەڵی ئاکار و ڕەوشی جوان و لە کۆمەڵێک بابەت کەوا پشتبەستوو خۆتان قورئان و بەڵێ پشتبەستوو بە قورئان و بە فەرموودە بۆ ئەوەی کەوا مۆرکی ئاینیشی پێوە دیار بێت پرۆگرامەکان بەو شێوەیە تا ئەندازەیەک بە شێوەیەکی خۆماڵی بەبێت هیچ سانسۆرێک و بەبێ هیچ فشارێک لە هیچ لایەکەوە توانیمانە ئەندازەیەکی باش لەو ڕۆ خزمەت بکەین. زۆر باشە بەڕێستان وەکو دکتۆرێکی زانکۆ هاوکات وەکو تۆژەرێک ماوەی پێشوو من وەکو میوانێک لە یەکێک لە کۆڕەکان تا ئامادە بووم کە توێژینەوەیەکتان کردووە تەواو بە پێچەوانەی دیدی مامۆستاوە گلەیتان هەیە لە ئەدایی ئەو کەسانی کە پرۆگرامەکانی زانستی ئیسلامیان ئاینی ئیسلامیان داناوە لە قۆناغەکانی بنەڕەتیە تا چەندە لەگەڵ مامۆستا کۆکی هاوکات سەرنجە تایبەتیەکانی خۆشت چییە بۆ بینەران؟ زۆر سپاس کاگرانز من لە سەرەتادا دەمەوێت بڵم کە من توێژنەوەیەکم کردووە بەنیازم وایە توێژنەوەیەکی بیکەم بە بنەما بۆ توێژنەوەیەکی گەورەتر توێژنەوەکەی کە ئێستا من کردومە تەنها لەسەر کتێبی سەفیەکی ئیبتیدایی یعنی ئەوەی بابڕێنیەکی بنەڕەتی ئێستا پێ دەڵێن پەروەردەی ئیسلامی ئەو توێژینەوەیە نیازم وایە بۆ هەموو قۆناغەکانی بکەم یعنی ئەو 12 قۆناغی کە پەروەردەی ئیسلامی تێدا هەیە بۆیە ئەگەر تێبینەکانم یا سەرنجەکانم یا ڕخنەکانم زیاتر لەو کتێبەیە کە بۆ سەفیە کاتووە ئەوە هەر بۆ ڕوونکردنەوە منیش مامۆستا زیاتر لەوەیە پسپۆڕی هەیە وەکو یەکێک لە دانەرەکان بۆیە بەڕێزانم بانگێشت کردووە بەڵێ زۆر باش توێژنەوەکەی من دووسێ مەبەستی هەیە یەکیشان ئەوەیە من ویستومە بزانم ئەو بەهایانەی یان ئەو پەیامانەی کە ئەم کتێبە دەیەوێت بە تەڵەبی بگەینێ چ زۆرە بەهایەک و چ زۆرە پامێکن چی دەستکەوت باسەکەم تاوم دووەم ئەو جۆرە بەهایانە ئەو جۆرە بەهایانە چ زۆرە ئینسانێک دروست دەکا ئەمە دوو سێەم ویستومە ئەوەی کە هەوڵێکی خۆمە شخصی بۆی بزانین چۆن بتوانین پەروەردەی ئیسلامی بکەین بە شێوەیەک دایبڕێژینەوە کە لە دیدێکی ئاینیەوە تێیپەڕێنین بۆ ئەوەی بیکەین بە دیدێکی ئاین ناسی جا ئەوەی من کە دیومە لە سەرەتای ئەو کتێبەیە من دەبێت بڵێم ئەگەر دوو ڕستە لەو ڕستانەی کە من بەرچاوم کەوتووە لە چەند لاپەڕی یەکەمی ئەم کتێبەدا بخەمە ڕوو ئەو کاتی دەتوانم سەرنجەکانی خۆم بخەمە ڕوو کاکە ڕەنج ڕستەی یەکەم لە کتێبی پەروەردەی ئیسلامی لەوانەیە یەکەمە بەو شێوەیە دەست پێ دەکاتن دەڵێ خودامانە خوڵقێنەری زەوی و ئاسمان و گیانەوەر و نقطە تا ئەخیری مەسەن کۆمەڵێک شتی دیکەشی تێدا نووسراوە بەڵام خودامانە خوڵقێنەری زەوی ئاسمان گیانەوەر هەموو شتێکە من هاتوومە ئەو ڕستەیەم لێک داوەتەوە ئەم ڕستەیە چ جۆرە ئینسانێک دروست دەکە ئەمە جۆرە پامێک دەگەێنێ من پێم وایە ئەم ڕستەیە جۆرە پامێکی ئیطلاقی گەرایی لە ناو خودی خۆیدایە چونکە تۆ بە منداڵێکی سەفی شەشی ئیبتیدایی دەڵێ کە ئیطلاقیەن هیچ جۆرە جێگای پرسیارێکی نابێتەوە لەم ڕستەیە ئەمە یەک دوو لەم ڕستەیە تۆ وەڵامی هەموو ئەو پرسیارانەی سێ پرسیارە گرنگەکەی ئینسان کە لەو ڕۆژەی شعوری لای پەیدا بۆ لایەتی کە ئێمە چین لەکوێوە هاتوین بەرەو شوێ دەچین ئەو سێ پرسیارە هەر سێکی وەڵامی لەم ڕستەیەدا دراوەتەوە ئەمە بەمانای چیە؟ ئەمە بەمانای ئەوەیە کە هیچ پرسیارێک هیچ گومانێک لای منداڵی کورد نەما هەمووی دەڕەوێتەوە کە هەمووشی دەڕەوێتەوە چی لێ دێ پرسیاری نابێ کە پرسیاری نەبوویانی چی یعنی ئەمە منداڵی کورد ئینسانی کورد
پەروەردە دەکەین بەو شێوەیە کە بەخۆی بە دوای شتدا نەگەڕێ، بەخۆی باحث نەبێ، بەخۆی تەڵەبە نەبێ، یعنی بە دوای شتا نەگەڕێ. جا ئەمە لە ڕستەی یەکەمە. ئەگە مەجالم بدەیتێ لە ڕستەی دووەمیشە هەندێک قساکەم بۆی بزانام لە ڕستەی دووەمە چ جۆرە بەهایەک دەگەیەندرێ. لە ڕستەی دووەمە کە چەند لاپەڕەیەک دوایەوە باز لەوە دەکا ئیسلام ئاینمانە، لە دوای ئەویشە دەڵێ ئیسلام ئاینی یەکتاپەرستیە. ڕستەی کە دەڵێ ئیسلام ئاینمانە، ڕەتکردنەوەی یا شاردنەوەی یا بچووکردنەوەی هەموو ئەو ئاینانەیە کە لە وڵاتی ئێمەدا هەیە. ئیسلام ئاینمانە یانی هیچ ئاینێکی دیکە لەم وڵاتەدا نییە. ڕستەی ئەوەی کە دەڵێ ئیسلام ئاینی یەکتاپەرستیە یانی لێکی بدەیتەوە بۆ مانایە کە ئیسلام تاکە ئاینی یەکتاپەرستیە. جا من ئەگەر ڕێگەم پێ بدەی کاکە ڕەنج هەر بۆ ئاسانکردنی خۆم داڕشنێکم هەیە بۆ ئەوەی کە چۆن دابڕێژرێتەوە بۆ ئەوی لەو دیدە ئیطلاقیەی ڕزگاری کەیت بیکەی بە دیدێکی ئاینناسی. من پێم وایە ئەم ڕستەیە بە شێوەیەش کە دەکرێت دابڕێژێتەوە لە جیاتی ئەوەی بڵێ ئیسلام ئاینمانە، ئێمە دەمانتوانی بنووسین ئیسلام ئاینی موسڵمانانە. ئەو کاتی ئەو کەسێک ئەو مناڵێک کە ئەو ڕستە دەخوێنێتەوە لای ئەو پرسیارە لای دروست دەبێت کە ئیسلام ئاینی موسڵمانانەکەواتە ئاینی دیکەش لە وڵاتی ئێمە هەیە، ئاینی دیکەش لەو گۆی زەویەیەدا هەیە کە ئێمە لەسەری دەژین. ئەمە یەک. ئەوی دیکەش کە دەڵێ ئیسلام ئاینی یەکتاپەرستیە، دیسان ئەوەی لا دروست دەکات کە ئیسلام تاکە ئاینی یەکتاپەرستیە. لە ڕاستیشدا ئیسلام تاکە ئاینی یەکتاپەرستی نییە، نە لە جیهانی ئێمەدا و نە لە وڵاتی ئێمەدا. ئیسلام بە ئیزافەی ئاینی مەسیحی، بە ئیزافەی یەزیدەکان، بە ئیزافەی یەهودیەکان، بە ئیزافەی ئەهلی حەق، بە ئیزافەی هەموو ئەو ئاینزانەی دیکەش کە لە وڵاتی ئێمەدا هەن زۆربەیان باوەڕیان بە یەکتاپەرستی هەیە. جا من پێم وایە ئەگەر بات بێ ئەو ڕستەیە بە شێوەیەش کە دابڕێژرێتەوە بگوترێ مەسەلەن بۆ نمونە ئیسلام ئاینێکی یەکتاپەرستیە، ئەو کاتی منداڵەکە ئەو پرسیاری لا دروست دەبوو کە ئەمە بە ئیزافە ئیسلام ئاینی دیکەش هەن کە یەکتاپەرستین، ئاینی دیکەش کە یەکتاپەرستیە بێ پرسیاری لا دروست دەبێت بە دوایاندا دەگەڕێ ئەو ئاینانە کوێن، ئەو ئاینانە لەوانەیە جیرانی ئەو بن، ئەو با بڵێن بە دوا کەوتوانی ئەو ئاینە لەوانەیە جیرانی ئەو بن، لەوانەیە لە وڵاتەکەی ئەو دابژین، لەوانەیە لە گەڕەکەی ئەو دابژین. کەواتە بەو جۆرە بێ یا بەو جۆرە نەبێ کاریگەری لەسەر بیرکردنەوەی مناڵ چییە بێ؟ واگریمان کردمان بەوەی تۆ مەسەلەن چی ئەگۆڕێ لە پرسیاری هەرە سەرچی کاکە ڕەنج ئەوەیە کە ئەو بەو داڕشتنەکەی بەو شێوەی یەکەم پرسیار کوژە، پرسیاری لا دروست نابێ. من ئەگە بێم ئەوەی دیکەش دابڕێژمەوە پرسیاری دوایە بە دیدی پەروەردەی ئەگەر سەیری هەر پرۆگرامێکی خوێندن بکەین یەکێ لە وەزیفە هەرە گەورەکانی بریتیە لە دروستکردنی پرسیار. بەڵێ دروستکردنی پرسیار ئەمە ئەرچی پەروەردەیە نەک کوشتنی پرسیار، دانانی گومان ئەرچی پەروەردەیە نەک نەهێشتنی گومان. ئەکرێ بڵین مەسەلەن ئەمانی کە بەڕێستان ئەڵێن بە جۆرە لە جۆرەکان نەقسی بەها باڵا مرۆییەکانە. من پێم وایە من هاوڕام لەگەڵ مامۆستا سادقا کە ئەم پەروەردەی ئێستاکە خاوێن کراوەتەوە، پاک کراوەتەوە لەو دیدە شۆڤینیستیانەی کە لە سەردەمی بەعسا هەبووە. بەڵام ئەو بەهانەی کە تێیدایە، ئەو بەهانەیان ئەو پەیامانەی کە دەیگەینێ بەداخەوە پەیامێکی ئیطلاقین، پەیامێکی یەقینگەرن، پەیامێکن کە پرسیار کوژن، پەیامێکن کە بە هەڵەدابەریشن. زۆر سپاس دەکەم بە یارمەتیت. پێ دوایە ئێوە وەکو لیژنەیەک ئەو هەموو جۆهدەتان کردووە پەیامێکی ئیطلاقی، پەیامێکی بێ پرسیاری، پەیامێکی بە هەڵەدابەری چاندوتانە لەناو ئەو پەروەردە ئاینیەدا بۆ مناڵانی کورد. وڵام من لە وەڵامی بەڕێز مامۆستا شێرکۆدا ئەوە دەڵێم کە وەکو جەنابی ئاماژەی پێکرد، جەنابیان بەس سەرنجی تەنها پەرتووکی پەروەردەی ئیسلامی پۆلی یەکەمیان داوە، ئەویش کە یەکەم ساڵ وابزانم چاپی 2009 لە بەردەسایە کە دوای ئەو چاپەیش هەندێ تەنقیحاتی بەسەرا هاتووە کە ئێستا لە بەردەستی منە هەیە. بەڕاستی بۆ وەڵامی پرسیارێکی تری بەڕێزی کە ئەڵێ بەلای منەوە کە ئەڵێ خودامانەوە ئیسلام ئاینمانەوە، ئیسلام ئاین یەکتاپەرستیە، ئەمە مناڵ پرسیار ئەکوژێ لە مناڵە من بە پێچوانەوە بیرەکەمەوە. من تۆ ئەگەر مەسەلەن کە شتێک ئەگەر تۆ بتەوێ لی بکۆڵرێتەوە بزانرێ ئەو شتە ئەساس و بنەمایەکی هەیە یان نیەتی پێویستە پرسیارێکی لەسەر بوروژێنی مەساکەوترا. بەڵام ئەو ئەڵێ ئەمە جوابە نەک پرسیار. ئەو ئەڵێ ئێمە ئەڵێن تەبعاً ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین. جەنابەت لە سەرەتا ئاماژەت پێکرد لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی ئێمەدا کە کۆمەڵگەیەکی لە سەدا توانم بڵێم 95
مسلمانە ینی باوەڕی هەیە بە ئاینی ئیسلام لەو کۆمەڵگەیەدا تۆ کە بڵی خودامانە پێم وایە شتێکی سروشتیە یعنی شتێکی نامۆ نەوتراوە بەڵام لێرەدا مناڵ وەکو خولیای خۆی وەکو تەمەنی خۆی بێگومان ئەگەڕێ بۆ وەڵامێکی ئەم پرسیارە یا مەسەلەن ئەگەر بڵێ ئیسلام ئاینمانە طبعاً ئێمە لەسەر بنەمای زۆرینەی خەڵکی کوردستان ئەو پەروەردەی ئیسلامیە دانراوە بە جەنابی نازام ئاگای لە یانە بەڕەچاوکردنی ئەوەی کە بۆ تەنانەت بۆ یەزیدیەکان بۆ مەسیحیەکان پرۆگرامی تایبەتی خۆیانن بۆ دانراوە پرۆگرامی تایبەتی خۆیان خوێنن ئەوان سەرباری ئەوەی کە لای ئێمەیش لە قۆناغەکانی دوای پۆلیەکیشا و هەر وەکو جەنابی حەزەکەم ئەو وێنەیە ئەگەر جەنابی یا جەنابتان هینیکەن عرض بکرێت لەسەر تەلەڤیزیۆن هەرچەندە ئەمە وەرنەگیراوە لە واقعی کوردستانەوە بەڵام واقعێکی مرۆییە پیشانێدا کە هەموو خەڵکەکان هەموو مرۆڤەکان بە ڕسپی و سپیپێست و گەورە و بچووک و ژن و پیا و هەر هەمویان دروستکراوی خوان ئەمە هەر بۆ خۆی پەیامێکی زمینیە کە ئاینی ئیسلام ئاینێکە کە ئاینی هەمووانە و ئاینی پێکەوە ژیانە و پەیامی ئێمەش لە گەیاندنی ئەم پرۆگرامی پەروەردەی ئیسلامیە بۆ ئەوەیەکەوە ئەو بەها بەرزە جارێکی تر لە دڵی خەڵکا بڕوێنینەوە و پرسیاری ئەوە باشە ئەوە باوەڕە زیاتریا ئەچێتە خانەی بەهاوە ئەوە خۆی لە حقەتە جیاوازی بەها و باوەڕ چییە وەکو کەسێکی پەروەردەی لە جیاوازی باوەڕ ئەوەیەکەوە شتێک مەسەڵەن بچێتە یعنی لا شعوری ئەو کەسەوە کە ئەوە باوەڕی بە کۆمەڵێک شت هەبێت کە مەرج نییە هەمووی مەسەلەن ببینێ بە چاو یا مەحسوس ئەمە ئەگەر بە شێوەیەکی پەروەردەیی مجرد مامەڵی لەگەڵا نەکرێ ئەم باوەڕە بەها کوژ نابێ من پێم وایە با ئەگەر بە شێوەیەکی پەروەردەیی مامەڵی لەگەڵا نەکرێ بە شێوەیەکی پەروەردەیی مجرد مامەڵەتان لەگەڵا کردێ ئێمە ئەو مەسیرەی کە گرتومانەتە بەر و ئێستا تا ئێستا تا پۆلی حوتەمیش تەواو بووە دوو پۆل ماوە کە تەواو بێ لە قۆناغی بنەڕەتیە ئەتوانم بڵێم وەڵامی ئەو پرسیاری جەنابی تایە هەموو بەها مرۆیە بەرزەکان و هەموو شێوازەکانی دروستکردنی پەیوەندی مرۆییەکان هەمووی لە کۆی ئەم بەرنامانەی یان پرۆگرامانەی پەروەردەی ئیسلامیە بە پێی تەمەن و بەڕەچاوکردنی تەمەنی مناڵان هەمووی هاتووە و دێت دواتریش کەواتە ئێستا ئەو پرۆگرامی کە دانراوە بەڕای جەنابتان تەواو دەقا و دەغگونجاوە لەگەڵ تەمەن و توانای وەرگرتن و باری دەرونی مناڵ لەو قۆناغەدا ئێمە توانین بڵین هەنگاوێکە نراوە چونکە لە ڕاستیە ئەمە یەکەم ئەزمونە ئێمە وەکو ئەزمونێکی خۆماڵی بتوانین کە پرۆگرامێ دابنین بۆ مناڵی خۆمان لە بەرهەم و ئینتاجی خۆمان و لە تەنانەت یعنی دیزاین و هەموو شتەکانی هەر باشە بەڵام ئەمە مەسەڵەن ناکرێت لە خۆمان لە پرسیارەکان بدزینەوە چونکە حکوومەتی کوردی لە کۆی کایەکانە زۆر جار کاتێکی خێتە بەردەم پرسیار ئیتر هەر لە سەرۆکی حکوومەتەوە هەتاوەکو وەزیرەکان مەسەن پاساوی ئەوەیەنەوە ئەزمموی خۆماڵی بۆ ئەزمموی خۆماڵی دایم یەکسان بە کەم و کورتی لە کاتێکا مەسەڵەن هەر سەرپەرشتارێکی پەروەردەیی 30 ساڵ خزمەتی هەیە پێت وایە مەسەڵەن ئەم وانانە بەرەنجامی توێژینەوە و دراسە گەلێکی فکری و سایکۆلۆژی و فەلسەفیە لە هەموو ڕەهەندەکانەوە توێژینەوەی لەسەر کراوە ئینجا بڕیاری لەسەریراوە کە بخرێتە بەردەست مناڵی کورد یان مناڵی مسلمانی کورد چونکە ئەمە وەکو زۆرێک لە دراسە دەرونیەکان ئەڵەن بەڕاستی لە قۆناغی زانکۆ هەستیارترە ئەم قۆناغا ئەمە بەرەنجامی توێژینە و دراسەیە هەر لە خۆ بڕیاری وەڵام من کە ئەڵێم خۆماڵی مەبەستمەوە نییە کە باڵێن پاساو بێنینەوە بۆی کەوا گەر شتەکەمان کرد و کاڵ بێ ئێمە بەسمان ئەوەیە کەوا بەبێ هاوکاری کەسانێکی تر و هەر خۆڕستکانە یعنی لە خەڵکی خۆمان لە ئەنجامی ئەزمون و لە ئەنجامی لێکدانەوەی بارودۆخی کە بە ئێمەی پیاتیا پڕبووین لە ژێر دەستەوە بۆ نیمچە ئازادی و بۆ بەرەو ئازادی چوون و لە ئەنجامی ئەوەی کەوا مناڵی کورد و مرۆڤی کورد هەستی بە چەسانەوە کردووە و هەستی بە کەنارخستن کردووە لە کۆمەڵگەی مرۆیی تەنانەت هەتا لە هاتوچە و سەردانەکانە ئەمە وای لێ کردوین کە ئێمە بیر لەوە بکەینەوە جارێکی تر سیاغەی عقلێتی مرۆڤی کوردی یا مناڵی کوردی بە شێوەیە داڕێژینەوە کە هەست بەوە بکە ئەویش خەڵکیەکە هەیە لەم گۆی زەویەدا دەژی و تەفاعل بکە لەگەڵ خەڵکی ترا وێناتان بۆ ئەو مناڵەت چییە کە مەسەڵەن لەبەر ڕۆشنایی ئەم تێکستانی کە بەڕێستانداتان ڕشتووە سبەینە کارکتەری شکڵەگرێ بەڕای ئێوە مرۆڤێکی چۆن دەرەچێکە بێ بە هەرزەکار طبعاً ئێمە لە پەیوەست بە بەها ئینسانیە باڵاکانە مەبەستمە بڵێ ئێمە خۆتەنها پەروەردەی ئیسلامی تاکەوانە نییە یا تاکە بوار نییە کە مرۆڤی تیا بڕخسی و دروست ببێ ئەمە ینی لە گۆشەی ئاینەوە لە گۆشەی منیش هەر لەو ڕوانگەیەوە لە گۆشەی پەروەردەی ئیسلامیەوە ئەوەندەی کەوا
طبعا ئاینی ئیسلام ئاینێکی دەوڵەمەندە هەموو ئاماژەی بۆ هەموو شتێک کردووە لەو گۆشەیەوە ئێمە ئەو شتانەی کە مرۆڤ بەرەو پێشەوە ئەبادوە بەرەو عەقڵێکی کراوە ئەبادوە بەرەو ئەوە ئەیبات کە خولیای بێشت فێر بێت و بە دوای شتا بگەڕێ ئەو پرۆگرامانەمان هەڵبژاردووە و وردە بەپێی تەمەن دامان ڕشتۆتەوە لە پرۆگرامەکانە پێم وایە کە لە کۆی مەسەلەن تاگاتە بڵێن قۆناغی ئامادەیی کە ئەو بەرنامانە بە تەواوی بچەسپێت و بڵێن پیادە بکرێ تەسەورەکەم کە مناڵی کورد یعنی ئەتوانم بڵێم لەو ڕۆوە زۆر گەشە بەخۆی ئەبینێ لە کام ڕۆ یعنی لە ڕووی ئەوەی کە ئەویش مرۆڤێکە پێویستە پەروەردەیەکی وا بێت بە نەرمونیانی و بە هەستکردن بەوەی کەوا ئەرکی لە سەرشان ناو کۆمەڵگەیە و تاکێکە لە کۆمەڵگەی مرۆیی و مرۆ ئەبێ بێتە مرۆڤێک کە سوودمەندێ بۆ دەوروبەرەکەی لەو ڕوانەوە ینی بیناکراوەەوە بە 5 دقیقە قسەکردنی مامۆستا و پرسیارێکی تازەی لە لای بەڕێستان و ڕوژان وەکو دانەرێک بەڵێ وڵا ئەو قسەی جەنابی من بە هەند وەریەگرم کە ئێمە پێویستە شتێک بکەین لە بەرنامە و پرۆگرامە شتێک بکەین کە پرسیار بۆ ڕوژێنە لای تاکی کردوتانە بەڵێ کردومانە ئێستا وا بزانم جەنابی پێم وایە کتێبی هینیشی لە بەردەسە ئێستا پرتوکی قۆناغی ئامادەی هەرچەنە ئێمە کەواتە ئەو ئەڵێ ئێوە مەسەڵەن مطلقگەران لە چۆنەتیدا ڕشتنی تێکستەکانە کەواتە پێ وایە خۆی مطلقگەرایە لە حکومەکانە پێم وایە ئەگەر لێم قبولکە تۆزێک بە مطلقی و بە تەسەڕوعیش یعنی چونکە حکم تۆ نابێ بدی لەسەر شتێک هەتا ئەو شتە نەبینی بەتەواوی زۆر باشە وەکو تۆژەرێک مەسەڵەن هەستەکەی حکومەکانە لە خۆیەوە و پێشتر تەسەڕوعەکەیت و ئەڵێ تا ڕادەیەک ئەگەرچی بۆ خۆت هاتووی باسی چاندنی ڕۆحی ڕێژەگەریەکەی لە بیرکردنەوەی ئینسانی کورد و مناڵی موسڵمانە بەڵام خۆت تا ڕادەیەک مطلقگەرای لەسەر قسەکانی تریشی ئەو ئەڵێ بە پێچوانەوە تا ڕادێکی زۆر ئەم پرۆگرامە پەروەردەی ئاینیانە لێو ڕێژە لە بەها باڵا مرۆییەکان وەڵامتان چیە بەڕستان کاکەڕەنج مامۆستا سادق من پێم وایە من کەشتەکان دەخەمە ڕوو یەکەم جار لێکدانەوەی خۆیم بۆکەم من بۆ تحلیلەکەم ینی بۆ تحلیلەکەم بۆ ئەوی تحلیلەکە یەکێکیان دووبارەکەمەوە ئەوەی کە بۆی خەڵکیش بە هەڵا لە من تێنەگاکەم من مەبەستم ئەوە نییە کە من دەڵێم خودامانە خوڵقێنەری ئاسمان زەوی مرۆڤ گیانەوە ڕۆک ئاو هەموو شتێکە ئەمە پێویستە دەربهێنرێ من نەمگوتو ئەوە دەربهێنرێ من دەڵێم دای بڕێژەوە چونکە ئەوەی بەو شێوەیە یەکەم ئەمە پرسیار دەکوژێ دای بڕێژەوە بەمانای چی چۆن دای بڕێژەوە من پێم وایە ئەمە پێشنیازێک کە دەکرێت بە شێوازی شتکە دابڕێژ من پێم وایە دەبێت بەم شێوەیە دابڕێژێتەوە مسلمانان پێیان وایە کە ئەو خودایی خوددایانە خوڵقێنەری ئاسمان زەوی مرۆڤ گیانەوەر ڕووەک ئاو هەموو شتێکە ئەم داڕشتنا پرسیار لای منداڵ دروست دەکات بۆ مانایی کە ئەمە دیدی ئیسلامە دەبێت لەوانەیە دیدی دیکەش هەبێ ئاینی دیکەش هەبێ کە تۆ پرسیاری لا دروست دەکەیت و کە منداڵەکە پێی وا دەبێت دیدی دیکەش هەیە و ئاینی دیکەش هەیە ئەو کاتی بیر لە پێکەوە ژیانەوە دەکاتن ئەتۆ کە بە شێوەکەی پێشتر کە باسم کرد داڕێژراوە ئەمە پرسیار ناهێڵێ چونکە ئێمە هەمومان دەکا بە خاوەنی یا بە کەسێک کە باوەڕی بەم دیدە هەبێ ئەمە یەکێک یەک دوو تێبینی دیکەم هەبوو ئەگەر پێت ناخۆش نەبێ یان مەجارم دێ مامۆستا سادق لەسەر قسەکانی کە کردی ئەو چاپەی لای منە 2010 من پێ خۆشحاڵ دەبم ئەگە چاپی 2011 داتێ بۆی تەمەشای بکەمەوە بزانم سەرنج و تێبینی شتیکەیان چی ئیزافاتێک کراوە ئەو قسەی کە دەڵێ ئێمە زۆرینەمان موسڵمانین کەواتە دەبێت ئێمە بەو شێوەی دایبڕێژین من ڕەخنەم هەیە لەم قسەیە ئێمە ڕاستە زۆرینەی خەڵکی ئەم وڵاتە موسڵمان ئەمە حقیقەتێکە بەڵام ئێمە لە دنیایەکدا ناژین کە زۆرینەکەی موسڵمان بێ من مەبەستم ئەوەیە کە ئێمە منداڵێک پەروەردە ناکەین بەس بۆ کۆمەلگای کوردی کاکە ڕەنز ئێمە دەزانین ئێمە لە دنیایەکدا دەژین کە ڕۆژ بە ڕۆژ بچووکتر دەبێتەوە یعنی تەنانەت ناوی لێنراوە گوندێکی بچووک جیهان کراوە بە گوندێکی بچووک لەبەرەوەی جیهان بووە بە گوندێکی بچووک لەبەرەوە ئێمە دەبێت منداڵەکانمان پەروەردە بکەین کە چۆن لەم گوندە بچووکە دەژین ینی ئەوەی کە پێمان وابێ بەس لەبەر ئەوەی ئێمە زۆرینەین لێرە ئەم شێوە ئیطلاقی گەراییە بە چەمک و بەهاکان و داڕشنەکانی ناو تێکستەکانمان بدەن ئەمن ڕخنەی توندم زۆر باشە دواتر دەرفەتە دەیان بەڵام بینەران بەڕێز و خۆشەویست ئەگەر بەپێی بۆچوونی بەڕێزیان بێت زیاتر باز لەوەکە کە بەشێکی زۆر لە بەها باڵا مرۆییەکان چێنراوە لە مناڵی کووردا لە ڕێگەی ئەم وانە
پەروەردەیە ئاینیانەوە بەڕێزیشان لە ناو ڕیسێرچەکاندا وێنای تەنیا جۆرێک لە بەهای دیاریکراوەکەنەوە پێیان وایە ئەمانە بەم ڕوانگەی داڕشتنەوە تا ڕادێک بەهاکوژن بزانین پاش ئەم ناوبڕە چۆن شرۆڤەی ئایدیا بۆ چوونەکانی خۆیەکە کە لە ئەنجامی توێژینەوەکدا ئەم دکتۆرە بەڕێزەی کورد پێی گەیشتووە چاوەڕوانمان بن.